لە قەزای خەباتی شاری هەولێر پاڵاونەتی کراوەی هەولێر بەڕێوە چوو. پاڵاونێتەکە لەلایەن یەکێتی تایکواندۆی هەولێر سەرپەرشتی دەکرا و 11 یانەی سنووری هەولێر و شارەکانی دیکە بەشدار بوون. 75 یاریزان ڕکابەری یەکتریان دەکرد و دوای ململانێکی زۆر لە نێوان یاریزانان و یانەکانی یانەی خەبات توانی پلەیەکەم بەدەست بێنێت و لەوانی شەمام کە پلەی دووەم و یانەی بروسکیش بۆ خاوەن پلەی سێم. یاریزان شاین ئەحمەدیش بۆ باشترین یاریزانی پاڵاوانێتی. دوای ماوەیەکی زۆر لە دابڕان لە چالاکیەکان و کەرەنتینە و هۆکاری داراییش هەبوو کە لە چەند ساڵی ڕابردوو نزیکە 8 ساڵە ئەو ئیتحاد دەست بەکارە ئێمە تەنها ساڵیەکەم بودجەمان وەرگرتیە. لە 7 ساڵی ڕابردوو سەرجەم چالاکی و سمینار و هەموو کۆڕ و کۆبوونەوەکان هەموو کاتێکیان سپۆنسەرێک هەبوویان بەخۆمان کارێکمان کردووە. ئەو بوو تۆڵەش بەدەرنیە لە چالاکیەکانی 7 ساڵی ڕابردوو. زۆر سپاس کۆمپانیای بابک دەکەن کە هەستاوە بە ڕێکخستن و سپۆنسەرکردنی ئەو پاڵەوانێتیە بە هەماهەنگی لەگە یەکەتی تایکواندۆی هەولێر هەستان بەکردنەوەی ئەو پاڵەوانێتیە لەسەر سیستەمی ئەلکترۆنی و 11 یانە کە 75 یاریزانی هەیە لە مەجموع بەشداریان کردووە لەسەر ئاستی کوڕان و کچەن. و لە پلانماندا کاری زۆر گەورەترش دەکەن ئینشاڵڵا لەگە سپۆنسەری تر. لە ئێستادا ئەمە زۆر پێویستمەوە پاڵاوانێتی هەبوو. یەکەمیان لەبەر ئەم نەخۆشیە کە ئەمە 6 مانگ کەرەنتین کراوی نەمانتانی لە هەم پاڵاوانێتی بکەین و هەم لە هۆڵەکان وەرزش بکەین. بەڵام دووبارە ئەم پاڵاوانێتیە گروتینێکی خستەوە نێو یاریزانەکان کە بێنە ناو یاریگا و یاری بکەن و منۆک و یاریزانێک زۆر دڵخۆشم کە لە ئێستادا بەشداری لە پاڵاوانێتی زۆرە دەکەم لەبەرەوەی دەبێتە خۆ ئامادەکردن بۆ پاڵاوانێتەکانی تر وەکو بۆ نمونە ئێستا من پاڵاوانێتی کراوەی دەکەین لە هەولێر خۆمان ئامادە دەکەین بۆ پاڵاوانێتی کوردستان پاشان پاڵاوانێتەکانی عێراق و دەرەوە. ئەمە زۆر پێویست بوو لە ئێستادا بۆ ئەم ئاستی خۆمان بزانین کە دەتوانین لە پاڵاوانێتی دەرەوە بەشداری بکەین یان ئەگەر نا بۆی بتوانین ڕاهێنانی زیاتر بکەین بۆی پاڵاوانێتەکانی دەرەوە بەشداری بکەین.